ئێمە کە دوێنێ کە چوینە عربەت، پێش ئەو بچینە عربەت تەلەفۆنێکیان بۆ کردم لە شوێنێکەوە، وتیان ئاگدار بن هێزێکی زۆر زۆر ئاسایش بەرەو عربەت ئەڕوا. ئیتر من بەڕاستی زۆر زۆر ناڕەحەت بووم بە مەوزوعەکە، بۆچی هێزی ئاسایش و هێزێکی زۆر بەرەو عربەت ئەڕوا. تەلەفۆن لەگەڵ برادران کردوتیان کاکە بەڵێ گەیشتە لای ئێمە و تێپەڕێەوە بە عربەت، ئەمە تومەز بۆ ئەوێ چون هێز و دەسەڵاتی خۆیان لەوێ کۆبکەنەوە، ئەزلامەکانی خۆیان کۆبکەنەوە، بڵێن بەڵتەجیەکانیان بهێنن. ئەوە بوو خۆیان ئامادە کرد. ئێمەش لە سلێمانی کە ڕێکەوتین بۆ نان خواردنێکی بەسیط هاتبووینەوە سلێمانی. ڕاستیە کە هاتینە مەوزوعەکەم بیست ڕاستەوخۆ وتم با بڕێنەوە بۆ سلێمانی لەگەڵ چەند برادرێک بۆ عربەت لەگەڵ برادرێکا کە چوونە ئەوێ ڕێکەوتین بینی سەیتەرەکە و ئەوەی کە ئێمە ئەگەینە سەیتەرەوە دەرئەچین لەگەڵ ئەو تەنکەرەکانی لێ تەنکەری نەوتەکە تقریبا خۆی نزیکی بە 2 دقیقە ئەتوانی بیبڕیت، بەڵام ئێمە لەبەر ئەوەی کە تەنکەرەکان بە 6 ڕیز وەستا بوون، هەموو تەنکەرەکان ئامادە باشیان تیا بوو، هەموو تەنکەرەکان خۆیان ئامادە کرد بوو ئەوەی تێپەڕن. بەو برادرانم وت کە لەگەڵما بوون لە سیارەکە، وتم ئەم شەو کارەسات دروست ئەبێ لە عربەت، وتیان چۆن ئەزانیم تەنکەرانە ئەگەڕێنەوە بۆ سلێمانی. وتم ئەم تەنکەرانە ئەم شەو لە عربەتەوە دەرەچن. ئەوە بوو بە تەقدیری من ئەو تەنکەرانی کە لەوێ وەستا بوون ماوەی ئەم 48 ساعتی کە ئێمە ڕێگریمان لە تەنکەرین بەس ئەو شاڕێگەیە کردبوو کە لە سلێمانی تەنها یەک ڕێگەیان تقریبا احتیمال هەیە ئەوەی لای سێتەرەکە نزیکی 800 تەنکەر تا 1000 تەنکەر ئەبوو، بە 6 ڕیز بە 5 ڕیز وەستا بوون، هەمووی ئامادە بوو، هەمووشی سایاقەکانی تیا بوو، هەمووش تەنکەرەکان ئیشیانە کرد. کاتێک کە سێتەرەکە ئێمە تێپەڕین و گەیشتینە لای خێمەکە، لە نزیکی خێمەکەش ئەویش نزیکی 300 تەنکەرێ 200 تەنکەرێکیش لەوێ وەستا بوو، ئەوانیش هەر هەمویان لە ئامادە باشیا بوون، هەمویان سایاقەکانیان تیا بوو، هەمووشیان سیارەکانیان ئیشی ئەکرد و بەرەو بۆ ئەوەی تێپەڕن. من کە چوومە ئەوێ وتم ئاگادار بن خەڵکینە برایان بەڕێزان مامۆسایان بۆ ئەوەی ئەم مەوزوعە بەسەر ئێمەیان نەشکێتەوە، نەڵێن ئەمان پشێویان دروست کرد و ئەمان ناڕەحەتیان دروست کرد، هەچیەکتان کرد و با شڕ دروست نەبێ، با مشکلە دروست نەبێ. ئەگەر ئالێرا یەک تەنکەر بسووتێ دڵنیا بن لەوە زیاد لە 500 تەنکەر ئەسووتێت، یەک تەنکەر گڕ بگرێ 500 تەنکەر گڕ ئەگرێ. ئەوە بوو ئێمە لە لای مامۆسایانەوە هیچی وا ڕووی نەدا، ماینەوە لەوێ نزیکی سعاتێک ماینەوە، زۆر هەوڵمانەدا هەر بە شێوەیەکی هێمنی و بە شێوەیەکی مەدەنیانە کارەکان ئەنجام بدەین و نەیەڵێن بڕۆن، بەڵام ئەوە بوو لە کۆتاییە مەجموعەیە بەڵتەجیان هێنا بوو، کێشەیان دروست کرد، مەجموعەیە کەسی خۆیان هێنا بوو، هەمویان مولەثەم بوون، هەمویان دەم هەڵپێچراو بوون، مەجموعەیە گەنج بوون، لە پڕ شێوی و ئاژاوت دروست بوو. هەر لەو بەری جادەکە ئەو بەری جادەکەی کە ئەگەڕێتەوە بۆ سلێمانی، ئەم بەرەینەکە ئێمە خێمەکەمان تیاداناوە، ئەو بەریتر لەوێەوە بەرد وەکو تاوەباران ئەباری بەسەر ئێمەیە بەردیان تێگرتین. من خۆم چەند بەردێکی باشیشم بەرکەوت، ئیتر وای لێ هات شێوێکی وا دروست بوو، ناڕەحەتێکی وا دروست بوو کە مەجموعەیە کەس سەریشکا، مەجموعەیە کەس مەجموعەیە هەتا هی تەنکەرەکان جامەکانیان شکا کە لە بەڵتەجیەکانی خۆیانەوە بوو. ئیتر ئەو هێزش کە هێنا بوویان لە عربەت ڕایان گرتبوو، لە پڕ هێزەکە داخڵ بوون. کە هێزەکە داخڵ بوون ئیتر ڕاستەوخۆ بەبێ هیچ چەند و چونێک، بەبێ هیچ پێشەکیەک دەستیان کرد بە لێدان و ناڕەحەتکردن مامۆستایان. یعنی ئەوان بوون بە 2 پێڕ کە پشتی یەک بوون، پشتی مەسەلەن بەڵتەجیەکانی خۆیان لەگەڵ هێزەکانی ئاسایشی سلێمانیا بوون بە 2 بەش و ئێمەش بە تەنها مامۆستایانی سڤیل ماینەوە زۆر ناڕەحەتیان کردین، مامۆستایان زۆریان ڕایان کرد. نەمتوانی زۆر بەتەواو نەمتوانی نەمزانی کە بەش ئەوە نائینسان و ناکەفەچەی بێمۆڕاڵ بێ هەموو شتێک شۆراونەتەوە لە هەموو ئەدەب و قوتاب و پرینسیپێکی مەدەنی. ئەوە بوو منیان
کەسێک لە ئاسایشەکان وتی ئەمە تەمەنی هەیە با بڕواایەکی کاموتی نەخێر ئەمە سەدانە نەجاتی بوو ئەگەر لەبەر خاتی سەدانە نەجاتی بوو ئەگەر لەبەر خاتری من نەبووایە کە هەر لێرەوە سوپاسی شەکەم مەمنونیم ئەگەر لەبەر خاتری من نەبووە ئەو ڕۆیشت بوو کە بەهاد تۆزێ من ڕزگارکە خۆشیان گرت و بڕێکی باشیشان لەویشدا ئەوەی کە تێبینیم کردبوو برانی بەڕێز هاوڵاتیانی کوردستان ئەوەی کە تێبینیم کردبوو ئەمانەی کە ئەم ئوسلوبیان نواند لە هیچ شوێنێکی دنیا من نمبینیوە تەنها لە ساحەی تەحریر و لە ساحەی تەحریر ڕابعەی مصر بینیومە کە بەڵتەجیەکانی حسنی مبارەک بەرامبەر بە خەڵکی سڤیل و خەڵکی بێچەکی ئەو وڵاتە کە چۆن بە سیارە بەسەر خەڵکا ڕۆیشتن هەتاوایان کرد لێرە ژووستیان بە لۆریەکان بەسەر مامۆسایان بڕۆن بەڵامی تر مامۆسایان نەیان توانی ینی ڕایان کردوانیش ئەگەر نا سایقتەنکەرەکان و ئاسایش مانەیان نەبوو کە لەو شوێنەیە بەسەر دە مامۆسایە بە تەنکەر بڕۆن بەسەریانەوە بەس مامۆسا بکوژێ هیچ کێشەیەک نەبوو لێرەدا کاتێکە منیان بەو شێوە لێ کرد دوو جار بورامەوە بردینیان بۆ ناو سیارەکە سیارەیەکی ئەمینی پاسانە بوو زۆر بە شێوەیەکی دڕندانە کە سێرم کرد ناو سیارەکەیان نۆ کەسی تریش گیراوە پێش من بەس ئەوان یەکدانیان عەزیەتی ئەویشیاندا بوو ئەوەی کە زۆر عەزیەتی درابوو لە ناو هەمویانە من و کەسێکی تر بووین کە بە دەرەجەیەکەم من بووم ئەمجار ئەویش کە عەزیەت درابوو پاشان هەتا سعاتێک زیاتر ماینەوە لە هەر لەو شوێنە لەو موقعە نەڕۆیشتن هەتا بە تەواوەتی خێمەکانیان پارچە پارچە کرد و ئاسنەکانیان شکاند و مۆتۆربۆکەیان شکاند و مایک و هەموو شتێکیان پارچە پارچە کرد دڵنیا بوونەوە ئەم جارە نزیکی 11 سعات 11 و ڕێکەوتن سیارەکان بەرەو ئاسایشی سلێمانی ئەمیان هێنا کە هاتینە ئاسایشی سلێمانی ئەوانەی کە ئێمیان هێنا زۆر بە شێوەیەکی نامەردانە هەروەکو بەڵتەجیەکانی خۆیان هەروەکو شەقاوەکان و بێدایک و باوکەکان بەڕاستی هەتا بردینیانە ژوورەوە زۆر بەنا ئینسانانە تعاملیان لەگەڵاکردین وەکو ئەوە بوو کە ئێمەیان گرتو و تیرۆریستیان گرتە وەکو داعشیان گرتە بێت وەکو ئەو کەسانیان گرتبێت کە وەکو مافیا بەڕاستی وەکو مافیا تەسەڕفیان لەگەڵاکردین هەتا ماوەی ساعتێکە دانیشین دوای تۆزێ ئەهۆن بوونەوە ئەوانەی کە ئێمەیان هێنابوو زۆر نائینسانانە بوون بەس ئەوان وردە وردە ڕۆیشتن و کەسی خەڵکی ناو دائیرەی لێمە ئینسان حەق بڵێ لە خەڵکی ناو دائیرەکە کەمان لەگەڵمان ئەهوەنتر بوون یەک دوو جار ئاویان بۆ هێناین ئەومان خواردەوە ئیتر هینیان لێوە مۆبایلەکانیان لێوەرگرتە بووین سویچیان لێوەرگرتە بووین ئیتر هەر لەو کاتەیە کە سویچەکانیان لێوەرگرتە بووین وتبیان هەر کەسی سیارەی پێەیە ئەبێ بچن بە فلات سیارەکان بهێنن بۆ ئاسایشی سلێمانی ئەوە بۆ ئەو کەسی کە سیاری نزیکی 6 کەس لەو برادرانەمان کە گیرا بوو سیارەکانیان بە فلات هێنا بۆ هێن بەبێ ئەو ئیش پێ بکرێ بۆ ئاسایشیان هێنا و بۆ بەیانی کە چون دوای چەند سعاتێک دو سعات سێ سعاتی تریشمانەوە هەتا سویچ و سیارەکانیان وەرگرتەوە ئێستاش برادەرمان هەیە کە تا ئێستا سیارەکەی وەرنەگرتوێتەوە لە ڕاستیە بەڕێزان ئەوەی کە جێگەی سەرنج بوو لە لای من بردینیان تەسلیمی ئاسایشی ناوشاری سلێمانیان کردین کە تەسلیمیان کردین چەند کەسێکی تیا بوو بە شێوەیەکی نەرمتر تعاملیان لەگەڵا کردین ویستیان بمان هێڵنەوە دوایی لە مدیرەکان بوتە بیان هێڵنەوە تا سبێنێ سەعاتدا دوای خۆم تحقیقیان لێ یەکەم ئەم برادەرە وتبووی وەڵام من نایان هێڵمەوە بەڵکو ئەبێت من کەفالەتیان هەڵناگرم چونکە بە هیچ قرارێکی دادگا بە هیچ قرارێکی حاکم ئەمانە نەگیراون من ناتوانم کەفالەتیان بکەم ئیتر مدیر پێی وتی مادەم وایە کەوا بەو شێوە شارەزای قانونی هەبوو ئەمریکا لەوێ بوو وتی مادەم وایە تعهدیان پێ پڕکەرەوە و وتیان لێوەر بگرە و بیان نێرەوە ماڵی خۆیان ئەوە بوو یەکێک لەو شتانی کە پێیان پڕ کردینەوە تعهد بوو یەک دوو برادر لە پێش منەوە ڕۆشن من وابزانم یا دووهەم کەس بووم یا سێهەم کەس بووم کە چوومە ژوورەوە وتی تعهد پڕکەرەوە کە بڵێ جارێکی تر پشێوی نانەمەوە وتم ئەسڵەن من شتیوان ناکەم پشێوی چونکە ئەگەر من تعهد پڕکەم وەڵام جارێکی تر کەواتە من لەوە پێش ئاژاوەچی بووم بۆیە بە هیچ جۆرە قبوڵم ئێمە 93 خۆپیشاندانمان کردووە لە سلێمانیە چڵی درەختێکمان نیشکاندووە ئیتر چۆن لە ئێستا من خۆم بکەم بە
بە ئاژاوەچی لەبەرەوە قبولم نییە وتی دەی چی ئەنووسی وتم ئەنووسم من وەکو ئەوەی کە لەوە پێش لە هەموو مزاهرەکانە بەشداریم کردووە چڵی دارێکم نشکاندووە پشێویشم نەناوەتەوە لەمە دواش هەر پشێوی نانێم و هەردەوە بەردەوام لەو شێوە مەدەنیە کە خۆم کردومە ئیتر بەو شێوە نووسیمان و برادەرەکانی تریش هەر لە دوای من بە هەمان شێوە نووسیان ئەوەی جێگەی سەرنجە ئێمە کە گیراین لای ئەم برادرانە من حەزەکەم چەند ملاحەزەیەکی بەسیط لەو مۆزوعەیە باسکەم کە جیاوازی نێوان ئەم ئیشەی کە ئێمە گرتمانە بەر کە ئیشی گرتنی ڕێگەی تەنکەرەکان تەنکەرە نووسەکان بە قاچاق بۆ دەرەوەی هەرێمی کوردستان واتە تەهریبی نەوت لەگەڵ مزاهرەکانی پێشوو بە تایبەتی مانگرتنەکان ئەو مانگرتنەی کە ئێمە ئەنجامماندا لە 15 ڕۆژی ڕێک 13 کەسی خەڵکی سلێمانی و 13 کەسی تێکۆشەر مانیان گرت ئەسڵەن مەسئولینی یەکێتی و مەسئولینی پارتیش بە تایبەتی تر هیچ ینی هەستێکیان نەبزووە بۆ ئەو مۆزوعە بۆیە ئەگەر هەر هەموو مانگرتوەکان بمردایە نەک سیانزە کە سەوسی کەسیش بمردایە هەر بەلایەنە زۆر ئاسایی بوو یان و خۆیان وازیان لەهێننەوە بەڵام تەحمولیان ئەکرد ئەگەر لە جیاتی 15 ڕۆژیش یەک ساڵ لەوێ بمانێتەوە ئەو خێمە بمایەتەوە هیچ تەسیرێکی نەبوو بۆیە لە کاتێکە کە دەست برا بۆم کارە ئیتر نازانم من ئەمە دایانێن بۆ ئەم برادرانی خۆمان کە ئێستا لەم گفتوگویا دانیشتون ئایا کارێکی باشمان کردو یا کارێکی خراپ ئەوە بوو کە دەستمان بر بۆ ئەوەی کە نەهێڵین جارێکی تر خەڵکی کوردستان ئەو هەموو زوڵمەی لێ بکرێت و ئەو نەوتەی بە قاچاق ببرێتە دەرەوە دەستمان برد بۆ ئەمە کە لە یەک تاکە ڕێگەوە یەک تاکە ڕێگەمان گر 8 ساعتە یەکێتی نیشتیمانی کە دەسەڵاتدارە لە دەڤەری سەوزان تحملی نەکرد بە هیچ جۆرە لە 48 ساعتێ نەپەڕی کاتەکەمان کە ئێمە لەوێ مابووینەوە بۆیە زۆر تەنگەتاو بوو وەکو ئەوە بوو بخنکێت من وا هەستم کە ئەم دەسەڵاتی کوردستان تەنها بیر لە نەوت و وەکو چۆن من وەکو کەسێکی عادی یا جەنابتان بە هەوا ئەگەر هەناسا هەڵنەمژن ئیتر ناڕەحەت ئەبن و خنکان و تەنگەمانتەیەەکە ئەوان تەنها بەم کارێکە ئێمە کردمان کە بۆنی نەوت و بنزین و نەفتا کە نەمان هێندکە ئەوان عاشقی ئەو بۆنانن و پارەکەی بخەنە گیرفانیان بۆیە بە نەهێشتنی بووە هۆی ئەوەی کە خەریک بوو هەمویان بخنکێ بووە هۆی ئەوەی کە بەو شێوەیە تەنگەتاو بن و هەموو خەڵکی یعنی بەس تاکە شتێک کە ناڕەحەت بوون پێی ئەتوانی گولەش بتەقێنن یا گولەی گڕار یا گولەی فرمێسکی ڕێژش بتەقێن چونکە خەتەرە ئەو مەوزوعە ئەگەر یەک تەنکەر بسووتە دڵنیاتان لە 300 تەنکەر ئەسووتە هەمووی هیچی 2 مەتر و مەترونی و زیاتر دوور نەبوون لەیەکەوە بۆیە ئەوەشیان بۆ نەکرا تەنها ئەوەی کە ئازیەتی ئەمیاندا بە بەرد و بە تێڵا و بە دەمانچەی کارەبایی بوو کە لیان ئەداین و تر کەسەکەی شپرزە کرد و هیچ هێزێکی تیانە ئەمە ئەوەی کە جێگەی سەرنجە من ئەوەی لە دێگەڵە بەشداری کرد لەگەڵ ئەوەی ئێرەیە یعنی بۆم دەرکەوت کە یەکێتی و پارتی هەردووکیان دوو ڕووی یەک دراون هیچ مشکلەیەکیان نییە هیچ فەرقێکیان نییە تەنها فەرقەکان ئەوەیە ئەم زەردە و ئەو سەوزە ئەم مەسلحەتی خۆی ئەوێت ئەم پارتی ڕاستگۆیە یەکێتی دوو ڕووە هەر ئەوم ینی هەر ئەوە جیاوازیان هەیە بە دووڕووی خۆی یەکێتی زەرەری لە خۆی شیا و نەشزانێ ئیدارەی دەڤەرەکەی خۆشی بکە بۆیە من جیاوازی دێگەڵە و جیاوازی عەربەت هیچی وامتیان نەبینی هەردووکیان هەر عەزیەتی خەڵکەدەن هەردووکیان هەر مەسلحەتی خۆیان ئەوێ هەردووکیان هەر تەنها بیر لە گیرفان و بەرژەوەندی خۆیان و کوڕ و خزمەکانی خۆیان ئەکەنەوە ئەمە مەوزوعەکەی دوێنە بوو کە ویستم باسی بکەم ئەوەی کە جێگەی سەرنجە و مەوزوعات تازەکەی خۆمانە ئەمە ئیشارەتێکیش بەوە بم خۆپیشاندەران لە سلێمانی گۆڕان لە هەڵوێستی یەکێتی لە پرۆسی تەوتیندا ئەمە مەوزوعەکەی ئێمەیە
خۆپیشەندەرانی سلێمانی کە من یەکێکم لەوانەی کە زۆربەی جار لە پێشەوە لەگەڵ خۆپیشاندەران و مامۆسایانی ڕێکخەر و هەموو ئەو برادرانەی کە کارەکەن بەڕێوە بن ئێمە وتمان هەموو ئۆپشنەکان ئەگرینە بەر تەنها واز لەوە ئەهێنین کە تەنها هەر بایکۆت بکەین چونکە لە ڕاستیە ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی بڕیاری مامۆسایانی ناڕازی نەبوو کە بایکۆت بکرێت بەڵکو خەڵک هەر لە خۆیەوە ئەمە بە معلومی جەناب با هەموو کوردستان بزانێ مامۆسایانی ناڕازی بڕیاری بایکۆتیان نەداوە بەڵکو بایکۆت لە کوردستانە لە سلێمانیا بڕیارێکی خۆڕستکانە بوو ئێمە کە بایکۆتمان دوای ئەوە خۆپیشاندانیشمان دوای ئەوە خێمەشمان پاشان ئاخرجت ئەمە بوو کردمانە کە گرتنی ڕێگەی تەهریبی نەوتی کوردستان بووە لە کۆتاییە ئەم ئێستا لە فکری ئەوەیە کە کاری زۆر بە وردی ئەنجام بدەین کارەکە احتمالە لێرانە مەجالی ئەوەی تیانە دەکات ئێمە باسی بۆ ڕاگەیەنەکان باز بکرێت بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە و پێویستە هەموو خەڵک بزانێ ئێمە هەموو خیاراتەکان ئەگرین کوردستان و هەموو دڵسۆزان ئەەکەین وانەکانی ئێمە وانەی بوێری بووە کە توانی ومانە ئەلحەمدوللا بە جۆرێک لە جۆرەکان کە خەڵک وا فێ ئەوە تێبگەێنین کە داوای مافی خۆی بکە کە ئەمە گەورەترین ئینجازەکە ئێمە کردومانە ئێمە بە خەڵک ئەڵێن خەڵکینە ماف نادرێت بەڵکو ئەبێ بسەندرێت ئەوەشمان فێری خەڵکی کردو و خەڵکیش ئەزانن کە وایە توانیمانە ئەگەر لە 16 ببێت لە 100 کەمتریش بێ لە 140 بێ هەتا لە 130 بێ توانیمانە خەڵکێک وا تێبگەێنین کە ماف ئەبێ بسەندرێت بەڵام ئۆپشنی ئەخیرمان لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان نازانن هێشتا بە تەواتی بڕیان بنەوە بەس یەکێک لەوانەیە کە احتیمال هەیە هەر مەوزوعی نەوت و ئەوانە بێت لەوانەیە ئەڵێم بەڵامی تر نازانی هێشتا بڕیارمان لەسەر نەداوە شوێنەکانیش گۆڕانکاری بەسەرادێت ئەو کاتە بڕیاری تەواوی لەسەر ئەدرێت و بۆ هەموو خەڵکی کوردستان پاشان گۆڕانکاری لە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەبارەت بە بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم گۆڕانکاری لە داواکاریەکانی خەڵکی کوردستان ئەکات و بۆچی وازی لە پرۆسەی تەوتین هێناوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبێکی مزدەوەج ئەزانین بە حیزبێکی دووفاقکەر ئەزانین کە دووفاقێکی تاو هەیە لە بیر و بۆ چوونیا هیچ کاتێک نەیتوانیوە لە دوای مثلەن ئەوە لە دوای 2014 نەیتوانێت بە تەواوەتی خاوەنی بڕیاری خۆی بێت هەموو کاتێک تابع بۆ پارتی ئەوەی کە جێگەی سەرنجە ئێمە پارتی بەوە زانین کە ڕازگۆترین حیزبە لە کوردستانە بەڕاست و خۆ پێ دەڵێ کاکە من ئەوە مەبدەئی منەوە ئەوەش بڕیارمە و ئەوە ئەکەم بەڵام منافقترین حیزبیش حیزبەکانی ترە و بالئەخەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانەکە بەو شێوەیە هیچ کاتێک خاوەنی قسەی خۆی نەبوو ئەوە بوو سەرۆکی یەکێتی لە ناو بانگەشەی هەڵبژاردنەکانە چەندەها جارمایکیشکاند شەقی لە هەوا هەڵەیە قسەی ناشرینیە کرد ئەوە ئێمە نایاڵین مەسرور بەرزانی بێتەوە بە مدیر عامی قبوڵیشمان نییە بێتەوە بە مدیر عام کە چیە ساڵێ برای گەورە و نازانم سەرکردەی شکۆدار و نازانم چی ئەلم بابەتانە ئاڵێت و براکەشی بە هەمان شێوە قوبات تاڵەبانی ئەڵێ ئێمە بۆ خەڵکی ڕوون ئەەکەینەوە کە
کە لایەنە چاکەکانی هەروەها بافڵیش وتی لایەنە چاکەکانی هەژماری منیان بۆ ڕوونەکەینەوە. یعنی ئەمە من ئەگەر من خۆم ئەم مەوزوعە باز بکەم و بم کردایە بە حیاتی ڕوم ناهاتەوە باسکەم و عرەقیشەکەم و کە عرەقی شەرمەزاری ئەم دێ بە نەوچاوما کە ئەم ئیزدیواجەتەی یەکێتی ئەبینم وتێتی با خەڵکی بزانێت لایەنە چاکەکانی هەژماری من لە یەکی وایە با مامۆسایان بزان لە یەکی وایە مامۆسایان هیچ ئاگایەکیان لێنە بەڵام ئەوەی کە لە هەموو چینێک وشیارترە لە هەموو چینێک واعیترە لە کوردستانە چینی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازین لە سلێمانیا و خۆتان باشە زانن کە لە هەموو کاتێکا پێشەنگیان کردووە لە سلێمانی ئەمە باسی سلێمانی یەکەم باسی هەولێر و شارەکانی تر ناکەم کاتێکە پێشەنگیمان کردووە هەموو جارێک من وتومە لە چەند ڕاگەیاندنی ژتومە نامانەوێت قوبات تاڵەبانی بۆمان ڕوون کاتەوە یا بافڵ تاڵەبانی لایەنە چاکەکانیمان بۆ ڕوون کاتەوە و طبعا بە یارمەتی قوبات تاڵەبانی ئەم قساکەم با نەڵێ سەرمێشێت سەری نەیەشێت بە مۆزوعات چونکە ئێمە زۆر ئەو ناوکە ئەو خورمایی کە قوبات تاڵەبانی ئەیخوا زۆر دەمێکێ لە گیرفانی ئێمایە و خەریکە ئەپتورکێت و ئەش ڕزێ ئەوە نەکۆنا چونکە ئەو مامۆسایانەی کە لە سلێمانین ئەو تێکۆشەرانەی کە لەسەر جادن و بە ڕۆحی خۆیان و بە گیانی خۆیان فیداکاریەکەن بەڕاستی لەوە زۆر واعیترن کە مەجموعەیە کەس لە خارجەوە هاتوون و وەکو بوونەتە وەکو بازەکە بەسەریان نوشتێتەوە و بوونەتە سەرکردەی ئەو خەڵکە جا قسەیەک لە لای ئێمە هەیە قسەیەکە ئەڵێ فلان کەس سوارچاک نییە بەڵکو ئەسب هەڵی گرتووە ئەم برادرانە ئەسب هەڵی گرتوون هیچ کاتێک نەیانتوانیوە سوارچاکی بکەن و خزمەتی خەڵک بکەن بۆیە ئەو دووفاقی کە یەکێتی ئەنجامی ئەدا بەڕاستی کارێکی زۆر خراپی کردو زۆر ناشرین ئەکا و وا ئەزانێت کە خەڵک تووشی زەهایمەر بووە چی لە بیرەچێتەوە بەڵام ئەو انتخاباتی عێراق لە پێشە و دڵنیابن لە انتخاباتی عێراقا ئەگەر تەزویر نەکرێ هەروەکو جارانی ڕابردوو ئەم تەزویرەت و دیزاینە نەکرێ کە من زۆر مطمئنم لەوەی کە دیزاین کرا و ئیمانم پێیەتی بە تەواوەتی عقوبەی یەکێتی ئەدرێت و بەو شێوەیە کە خەڵک بە تەمای بووە یاسەرانی یەکێتی بە تەما بوون بە هیچ جۆرێک ناتوانێت بە پێی پێویست دەنگ و کورسی پەرلەمانی عێراق بێت بۆیە من نامەوێت زیاتر سەرتان بێشم لەوانەیە زیاتر حەجەتیشم داوێتن برایانی بەڕێزم ئەگەر زیاتر کاتەکەم کوشتبێت زۆر داوای لێبوردم لە جەنابتان هەیە و مەمنونی جەنابتانم ئەگەر نازانم